دادگای باڵای فیدراڵی کۆتا بڕیاری ڕاگەیاند و کاندیدەکەی پارتی بۆ پۆستی سەرۆک کۆمار پەسەند ناکرێت. ئەمڕۆژ موچەی مانگ یەکی خانەنشینی دابەش نەکرا. سەدرەکان دژی هەرێم بڕیاریاندا و داوا لە هەرێم دەکەن سەرجەم شایستەکانی ڕادەست بکات. سڵاوتان نەبێ لە شەرپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. بەغدا یەکەم هەنگاوی کردداری لە دژی هەرێم دەست پێ کرد و بڕیارەکەی دادگای فیدراڵی خستە بواری جێبەجێکردنەوە با گوێرەی نووسراوێکی کۆمپانیای نیشتیمانی نەوتی عێراق کە لە 26 شوباتی 2022 دەرچووە ئاماژە بەوە کراوە لەبەر ڕۆشنایی بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق. کۆمپانیای نەوتی نیشتیمانی لیژنەیەکی پێکێناوە و کاری لیژنەکەش یەکخستنی سیاسەتی بەڕێوەبردنی نەوت و غازی هەرێمی کوردستان و دەستپێکردنی ڕێکارە کرداریەکانە. لە نووسراوەکەدا هاتووە ئەو لیژنەیە کار لەسەر سێکتەری نەوت و غازی هەرێمی کوردستان دەکات جگەل لە گرێبەستەکانی ناردنە دەرەوە. هەر لە نووسراوەکەدا چەندین شارەزا و پسپۆڕی بواری نەوت و غاز دووبارە هەڵسەنگاندن و پێداچوونەوە بە گرێبەستەکانی دەرهێنان و بەرهەمێنان لە کێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستان دەکەن. دادگای باڵای فیدراڵی عێراق ئەمڕۆ سێشەممە بڕیاریدا کە دووبارەکردنەوەی دەرگای خۆکاندیدکردن بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق نادەستوریە و ڕەتی کردەوە. دادگاکە لە بڕیارەکەیدا بۆ تەحەداکردنی دووبارەکردنەوەی داواکاریەکەی سەرۆکایەتی دەڵێت هیچ مادەیەکی دەستوری و یاسایی نییە کە ڕێگە بداتە سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران بۆ دووبارەکردنەوەی کاندیدکردن بۆ سەرۆکۆمار. وتیشی دەکرێت دووبارەکردنەوەی دەرگای خۆکاندیدکردن بە بڕیاری ئەنجومەنی نوێنەران بکرێتەوە. بەڵام ئەو بڕیاری دراوە بە دووبارەکردنەوەی پاڵاوتن بۆ پۆستی سەرۆکۆمار نادەستوریە. سەرچاوەکانی هەواڵ باز لەوە دەکەن بەپێی ئەو بڕیارە ئەو کاندیدانەی لە خولی دووەمی پاڵاوتندا پاڵێوراون پەسەند ناکرێن. ئەوە ژوا دەکات پارتی دیموکراتی کوردستان هیچ کاندیدێکی فەرمی بۆ ئەو پۆستە نەبێت، چونکە ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێم کە کاندیدی فەرمی پارتیە لە خولی دووەمدا خۆی کاندید کرد. ئەندامێکی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان ئاشکرای دەکات تەنها داهاتی ناوخۆ و نەوت بەسە بۆ ئەوەی موچە دابەش بکرێت. ڕاشی دەگەینێت هەموو داهاتی ناوخۆ ناگەڕێتەوە بۆ خەزێنەی گشتی. عومەر گوڵپی ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ شارپرێس لەسەر پرسی موچەوتی هیچ پاساوێک نەماوە بۆ دابەژنەکردنی موچە و دەرکەوت ئەم حکوومەتە شکست خواردووە. ئێستا نرخی بەرمیلێک نەوت لەسەر و 100 دۆلارە و لانی کەم نەوتی هەرێم لەسەر و 85 دۆلارەوە دەفرۆشتێت. بۆیە دەبێت داهاتی مانگانەی نەوت زیاتر بێت لە 700 ملیارد دینار لەگەڵ 375 ملیارد دیناری داهاتی ناوخۆ و 24 ملیاری هاوپەیمانان. تەنها داهاتی ناوخۆ نەوت بەسە بۆ ئەوەی ئەرکە سەرەکیەکە کە دابشکردنی موچەیە ڕای بکرێت. وتیشی موچە و خزمەتگوزاریە سەرەتاییەکان ئەرکی حکوومەتە و نابێت بە خەڵک بفرۆشرێتەوە. ئەم حکوومەتە تەنانەت ئەرکە سەرەتاییەکانیشی جێبەجێ نەکردووە چونکە لە دوو ئیدارەی و شاردنەوەی داهاتەکان و گەندەڵی هیچی تر نییە بۆ دواکەوتن و دابشنەکردنی موچە. ئەمە لە کاتێکدا ماوەی مانگێک زیاترە حکوومەت دەستی بە دابشکردنی موچە کردووە و هێشتا بە تەواوی موچەی وەزارەتەکان و خانەنشینی دابەش نەکراوە. لە کاتێکدا ماوەی 3 ڕۆژیش بەسەر دابشکردنی موچەی مانگی دوولایداوە و حکوومەتیش هیچ لێدوانێکی لەو بارەیەوە نییە. نيجي قرب استدي جود إفليس فيها من دستي ألير ودانا على معمل روحي بحقي درتو شي من تو خواردي دوصت هزارة يا أخو أبو حالك دمدريتي وحالة وجيانا والله بيني شي ما باكن بشر معنا من باش أقولك إنه قصانا من كل دول الرتو دبوريته وأقدارني ويسري ما بصول خل غير متي ما عندها منذ 6 دار يستلف قبضة نعم عندنا بخوا فاره هي بقرآن هي ونايدة والله نايدة والله ما أدري أنا شو ندل السرمنية أتينا شوينك أون دوايانا لا بارديش القربان وقشت حيوان مالي مدانا هاتف ديش القربان وقشت حيوان مالي مدانا هاتف رنجيش من نديب ولا مالخو أقا إيش خيري كربت أما رجال الحكومة كمان كدوها بدوسات هزارة في أنفوتا دستي چنده تانی نری چنده دم استروتا بوشي يعني تواناي بكريني قوشتي حيوان ثانية؟ إذا دوست تنظر كمان حيتك شجنابا بخذ لرنا لم دنيا إذا حسك شجنابا أدوست تنظر أنا بحسن فاتشتك نكري خانم هي ندو كانم هي نكسم هي بمداتي هيتش
ئەیسی بکەن قڕشێ بەسەر خۆمانداکەن وڵا چوونی وڵاتانمان بۆ ناکرد و داژەنێژین بۆ خاڵە بۆ کولەمەریچ بخاطری قورآن خوا ڕزگار ناکەی خوا نەداتمان دێ بخاطری فەقیری عالم بە تەنگەم تەنگانەیەوە زارێ من منداڵەکانی خوان بە یەو ڕۆژ خەرجیەکەن خوای حەقمان نستێنی خوایە خوای حەقمان نستێنی خوایە یا رب العالمین یان ئەوان لە ناوبەریان ئێمە حاکم زاملی جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمانی عێراق جەختی لەوە کردەوە پێویستە هەرێمی کوردستان سەرجەم شایستەکانی ڕادەستی حکوومەتی ناوەند بکات. حاکم زاملی لە هەژماری خۆی لە تویتەر نووسیوێتی سوپاسی عەلی ئەلاوی وەزیری دارایی عێراق دەکەین بۆ بەشداریکردن لە دانیشتنی تایبەت با گفتوگۆکردن لەسەر دۆسی بەهای دۆلار و سەرجەم ئەو بابەتانی پێشنیازی کرد و ڕوونی کردەوە. ئاماژەی بۆش کردووە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان شایستەکانی حکوومەتی ناوەند ڕادەست بکات. وتیشی نابێت لەبەردەم پشتگوێخستنەکانی هەرێمدا بوەستین لەسەر پرسی ڕادەستکردنی شایستەکانی بە حکوومەتی ناوەند. ئەوەشی خستە ڕوو بە بەرپرسانی هەرێمی کوردستان بانگگەشت بکەین بۆ دانیشتێکی ئاشکرا لە پەرلەمانی عێراق. حاکم زاملی سەر بە ڕەوتی سەدرە و یەکێکە لە کەسە نزیکەکانی موقتدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر و ئەو ڕەوتەش هاوپەیمانی پارتی دیموکراتی کوردستانە. پەیامەکەی زاملیش دوای بڕیارەکەی دادگای باڵای فیدرالی دێت لەبارەی نەوتی هەرێمی کوردستان و چاودێرانیش پێیان وایە داواکەی زاملی ئاماژەیەکە بۆ ڕازیبوونی سەدرەکان بە بڕیارەکەی دادگا دژی پرۆسەی نەوتی هەرێم. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەر.